بۆیە شێخ عەبدولقادری گەیلانی دواوتە گە زۆر کاتم درێژ کردێتەوە گەر نمازاکەن لە الفتح الربانی والفیض الرحمانی کتێبێکی زۆر بە نرخە دەستی یەک بێکی ئەو مامۆستا ئاینیانە ماز دەکەم کەوا ڕازین وتال لە دوای ئێمەوە بکەن و لە خوتبەی ئێمە گوێڕا بگرن هەمویان لە من مەلاتر و عالمترن ئەو کتێب بە نرخیان خوێندۆتەوە الفیض الرحمانی الفتح الربانی والفيض الرحماني نووسینی زانای پایەبەرز و ئەولیای خوا شێخ عەبدولقادری گەیلانیە. شێخ عەبدولقادری گەیلانی ئامۆژگاری خەڵکی بەغای دەکرد فەرمووی دەزانم نانی شێتان حەڵاڵە و نانی شێتان حەرامە. ڕۆژێ دێمە بازاڕ سەیرتان دەکەم خەڵک هەموو خەریب و بلەرزێ فەرمووی بەڵام تێبگەن کورە نەڵێن عەبدولقادری گەیلانی ئیدعای غەیب دەکا بەخوا غەیب بەس ئەڵڵا دەیزانێ ئەمە نە کەراماتە نە غەیبە نە هیچە بەڵام من دەزانم ماڵی حرامتان تێکەڵاو بووە وتیان قوربان بە چی ئەزانین فەرمووی بە هەڵسوکەوتان ماڵ ئەگەر حەڵاڵ بێ بە شەرعی پەیدا کرا بێ سەیری کە بزانە خاوەنەکەی لە چیا سەرفی دەکا هەر شتە شتێکی خۆی پێدەگرێ هەم بۆ دنیا جێی پێدەگرێ هەم بۆ قیامەت جێگای پێدەگرێ فەرمووی خەڵکی بەغا ئەو زەمانەوە توێتی گۆڕاون دیقەتی بازاڕ و دوکانتانم داوە وەڵڵی پارە بۆ شتی وا سەرف دەکەن نە بۆ دنیا جێگا دەگرێ نەبوو قیامەت پاداشتی هەیە و سزاشی لەسەرە ئەوە نیشانەیەوە ئەو پارە بە حرام پەیدا کراوە چاوەڕێی کوڕی مەسئول ناڵم هەمووان ئەوانەی کەوا حرام خۆرن ئەو مەسئولانەی کە ملیار دۆلاریان لەسەر یەک ناوە بزانە کوڕەکانیان پارە لە چدا سەرف دەکەن پێشوازی گۆرانی بێش لە هەرێمی کوردستان دەکەن خەڵک نان نیێبی خوا بە دەفتەر دۆلار بۆی فڕێ دەدەن ئەوە نیشانەیەوە ئەو پارەیە بە حرامی پەیدا کردووە کوڕە دەوڵەمەندە لەم شارەدا گرێو دەکا ئەو سارەی کە باعثی دەفتەرە چۆن تایەکەی دەتەقێنم تا دەیسوڕێنمەوە چۆن بەو شاخ و شێوەی هەڵدەژێڕم و خەریکە وەری دەژێڕم بڕوات هەبێ بە عەرەقی نێو چاوم پەیدات کرد ئاوال لێ نەدەکرد تۆ ئەگە سیارەکەت بە حەڵاڵی دینار کۆ کردوێتەوە لە تاسەیەکی ئەدەی پێش سیارەکەت جەرگت دێشێ هەر زۆر بە زەید بەخۆدا دێتەوە دڵ ناڕەحەت دەبی چونکە ئەزانی ئەو سارەیەت چۆن کڕیەوە چۆن دینار کۆت کردوێتەوە شێخی گەیلانی فەرمووی بە ماڵ سەرفکردنەکەت تا دەزانم ماڵەکەت حەڵاڵ یان حەرامە